ئایلان ئەو قوربانیە بچووکەی ڕۆژئاوە کە بووە فریارڕەسی پەنابەران لە ئەوروپا و بووە ڕەمزێکی تری قوربانیدانی کورد لە دنیا و لە زۆر شوێنی جیهان بووە بە ڕەمزی مێنەتی و قوربانیدان لە پێناو ژیاندا. گیان لە دەستانی ئایلانی 3 ساڵ لەنێو کۆمەڵگای نێودەوڵەتی دەنگدانەوەی بە جۆرێک بوو. چەندین کەسایەتی جیهانی سۆزیان بۆ پەنابەران دەربڕی و هاتنە دەنگ و داوای باشکردنی گوزەرانی پەنابەرانیان دەکرد و زۆرێک لە وڵاتانی دنیاش سنوورە داخراوەکانیان بەڕووی پەنابەراندا کردەوە. لە دوای کارەساتەکەی بەسەر خێزانی ئایلاندا هات، ئایلان بوو بە ناوێکی ناسراوی جیهانی و لە سەرانسەری دنیا خەڵک ناوی ئایلانی بیست. لە ناوخۆی هەرێمی کوردستان بە چەندین شێوە هاوسۆزی بۆ گیان لە دەستدانی ئەو منداڵە کوردە دەربڕا و چەندین چالاکی جۆراوجۆری بۆ ڕێکخرا. دارمان نا بە گۆڕینی جلی قوتابەکان ئەویش بەهۆی ئەوەی کە ئەم مناڵەمان بینی ئایلان کە لەو دەریا خنکا بوو بەڕاستی کاری زۆر تێکردین نەکرد لە ئێمە هەر لە هەموو ویژدانی ئەوروپاشی هەژان لەبەرەوە بڕیارمان نا کە جلەکان بگۆڕین لەسەر جلی ئایلان بیکەین بەڵام بەزەخت نا لەسەر کەس و کاری قوتابی بەوەی کە ئێمە وتومانە لە شێوەی جلەکانی ئەو ئیتر خۆتان لەکوێ بە دەستانەکەوێ بە هەرزانیا لەکوێ بە ئاسانیە بەدەستانەوە لە بازار ڕێکن لە شوێنەکەن کێشەمان نییە بەڵام لەسەر ئەم شێوەیە ئەم جلانەمان بۆ بکەن. لە دوهەمین کاردا بۆ دەربڕینی سۆز بۆ مەرگی ئەو منداڵە کووردە خوێندنگای نەهریە لە گەڕەکی کانسپیکەی شاری سلێمانی بۆ ئەم ساڵ وەک سۆزێک بۆ ڕۆحی ئایلان بڕیاریدا ئەو جلو بەرگەی ئایلان لە دواساتەکانی تەمەنیدا لەبەریدا بوو بکرێتە جلی فەرمی یەکپۆشی خوێندنگاکەیان و ئەم ساڵ خوێندکارەکانی بۆ پۆشاکەوە دەوام دەکەن. پێشەوەی دەوامی خوێندنگاکەمان دەست پێ بکە ڕووداوی مردنی ئایلانمان بینی کە کاری لەسەر هەموو تاکێکی کورد و هەموو جیهان کرد بەڕاستی لەبەرەوەی مەش پێش ئەوەی بڕیار بین ئەو گرتە ڤیدیۆیە بڵاو بۆەوە کاریگەری لەسەر سەرجەم مامۆستایانی خوێندنگاکەمان دروست کرد لەبەرەوەی بڕیارمانە جلی خوێندکارەکانمان بگۆڕین بۆ ڕەنگی شێوازی جلەکانی ئایلان. لە وڵاتی ئێمە زۆر بەربڵاو ئەتوان بڵم بۆ تا دیاردێکی چاولێکەری لەبەرێم هۆکارە دایمە لە بەرچای هەموو ماڵێکا بێ لەبەر دەم هەموو خوێندکارێکا بێ بۆی ئەم دیاردی کۆچکردن ئەتوانین بڵین بۆی ئەم جلانەوە کە ئێمە ڕۆژانە بتوانین هەر خوێندکارە بینی ئەومان بیرەکەوێتەوە لەبەرەوە بەڕای من تەئسیری هەیە لەسەر هەموو کەسێک بۆی دیاردی کۆچکردنیش هەم کەمەکاتەوە هەم لە بیریشمان ناچێتەوە. ڕووداوەکە بە جۆرێک کاریگەری دروست کرد کە مناڵانیش ناو و چیرۆکی ئایلان کەوتە سەر زاریان و بوو بە چیرۆکی ئەوانیش وەک ئەو منداڵە لە زاری خۆی و باسی دەکات دیمەنی لاشەکەی ئایلان گریاندوێتی و ڕووداوەکە کاریگەری زۆری کردوتە سەر و شەوی دوای ڕووداوەکە نەیتوانیەوە بخەوێت. خۆی جێگای شانازیە بۆ ئێمە کە جلەکانی قوتابخانەمان لە جلەکانی ئایلانە. من ئەو ڕۆژەی کە ڤیدۆکەیان بڵاو کردوانێ زۆر دڵم پڕ بوو شەوانەش بیری لێکەمانە کە چۆن لەو قەراق ئاوە کەوتبوو. جلەکانیشمان جێگای شانازیە کە بۆ ئێمە ئەلەو جلانەمان لەبەر کردووە سەربەرزیە بۆ ئێمە. بەشێک لەو خوێندکارانە دەڵێن شانازیە بۆ ئەوان کە هاوشێوەی جلەکانی ئایلانیان پۆشیوە و ئەوە ویان لێ دەکات هیچ کات ئەو کارەساتە لە یاد نەکات. بە شانازیەوانێ ئەو جلانەی ئایلانمان لەبەر کردووە. ئەوە ئەزانم کاتێکە شەو بوو دایک و باوکی ئایلان و ئەو کەسانە هەڵسان گوتیان پێویستە بڕۆین کاتە ڕۆشتن باوکو دایکی ئایلان دایکی دەستی ئایلانی گرتبوو لەگەڵ باوکیە ئیتر کاتێکە شەپۆلەکە لەیان باوکی ئایلان دەستی بەر بوو لە ئایلان ئیتر ئەو کاتە ئەویش کەوتە ناو لافاوەکەەوە ئیتر ڕۆشتن بۆیە کە بە شانازی و ئەم جلانەمان لەبەر کردووە و پێشمان زۆر خۆشە. ئایلان کوردی خەڵکی شاری کۆبانەیە و لە 2 ئەیلولی 2015 لە کەناراوەکانی بۆدروم لە تورکیا خۆی و دایکی و برایەکی گیانیان لەدەستدا. شاکار نووری NRT سلێمانی.